ومن الناس من يعبد الله على حرف هني خلقي لسر لا خوا پرست دڵی خۆش بێت مناڵی ببێت معاشەکەی لە کاتی خۆیان بێ ماڵ و مناڵ بە قسەی بکەن ئیطمەئەنە بهی دڵی پێی فەریحە الحەمدولله با بچین جەماعەتەکەمان بکەین با نوێژەکەم بکەم با شەو نوێژەکەم بکەم هەر ئەو ئینسانە تووشی فیتنەیەک ببێت مناڵێکی بمرێت قەرزارێکی بەسەرا بکەوێت خەڵکانێک دژی بن انقلب على وجهه خسر الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين هر أو إنسان كفركات هر أو إنسان كفركات خواهی گەورە فەرمێت ئەو خەسارەمەند تۆ ئەگەر قەرزاریشت بەسەرا کەوت نابێ واز لە عیبادەت بێنی ئەگەر شەڕی خێزانیشت هەبوو نابێ واز لە جەماعەت بێنی نابێ واز لە بیر و باوەڕەکەت بێنی ئەگەر چوویتە ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا نابێ بەڕاستەکەی واز لە بیر و باوەڕەکەت بێنی بڵێ من مەسیحیم لە پێناوی ئیقامەیەکە زۆر لە گەنجە سەر لێ شێواوەکانی ئەو وڵاتە ئەوەیان کردووە ئایا دوای خوای پەروەردگار ئایا لە قاپیەکە چوویتە ژوورەوە ئەگەر هەیە بێیتە دەرەوە کە کلیلەکە لای خۆت نەبێ زانایانە فەرموون شەیطان یەک جارێک بێ فەرمانی خوای گەورە فەرمووی بڕۆ لەعنەتی منت لەسەر بێ هەتا ڕۆژی قیامەت ئێمە ڕۆژانە چەند سەرپێچی فەرمانی خواکەین مرۆڤی وا بینم نایە بۆ جەماعەت هەڵتەگەڵتەکێت تا نوێژێک لە شوێنێک و لەسەر خۆڵێک و ئەوە تێگەیشتن نییە ئەوە تێگەیشتن نییە ماڵەکانی خوای پەروەردگار ئاوەدان کەنەوە ئەو میلەتە بگەڕێنەوە بۆ سەر عەقیدە و بیر و باوەڕیان فێڵیان لێ مەکەن فێری تەرغیب و تەرهیبیان مەکەن وڵا فێری تەرغیبێکا تەرهیبێکا فەزلی سوبحان الله فەزلی مزگەوت فەزلی ئەوە لە کاتێکە ئەو لە قوڕا چەقیوە تۆ لە قوڕەکە دەری بێنە وازی لێ بێنە با بۆ خۆی نوێژی بەیانیان نەیە بۆ مزگەوت بەڵام بیر و باوەڕەکەی مەزبوط بێت ئیدعای ئیمان و ئیسلامەتی و تەوحیدەکە نوێژەکانی بە جەماعەت ناکە سەر لەبەری ئەو خەڵکەی کە لە مزگەوتەکانە دانیشتون هاتوون بۆ نوێژی جەژنێک ئەگەر لە لای زانایان و کۆمەڵێک دەلیل واجب بێت زۆرێکی هەر بە سونەت ێزانن خۆ لە نوێژی بەیانیانە ئەوانە بوون لەکوێ بوون زۆرێک لە مزگەوتەکانی تر لەکوێ بوون زۆرێک لەو خەڵکەی تر لەکوێیە بۆ ئەولەویاتی عیبادەت نازانێ تۆ تەوحیدەکەت لە پێشترە ئیمانەکەت لە پێشترە خۆتت خزاندۆتە ناو دێها بابەت و حیزب و فلان لە پێناوی چیە لە پێناوی پارێکی ڕزیوە لە پێناوی ئیمانەکەت دۆڕاندووە بەخوای پەروەردگار ئەو ئینسانانەی کەوا ئەمڕۆ بانگەوازی خەڵکەکەن بۆ دین زۆربەیان ناڕازگۆن لەگەڵ خەڵکە لەگەڵ دینە چونکە ئەگەر ڕازگۆ بوونایە خەڵکیان فێریەوە کرد یەکەم قسە لە لای ئەوە خوای پەروەردگار بێت پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجا خەری عیبادەتەکانتان من بڕۆن تەماشای قسەی زانایان کرد لەسەر ئەو بابەتانە بزانە ئەم میلەتە چەندێک لە ئیمان و عەقیدەیە دواکەوتووە بزانە ئێمە هەنگاو هەڵەنین بۆ جەماعەتەکانمان بەبێ ئەوەی مانای لا ئیلاهە ئیلڵاهەکەمان بە جوانی بزانین بەبێ ئەوەی کۆمەڵێک بابەتی تر بزانین با ئێمە بگەڕێنەوە ئەم پەیامە کورتە نەسیحەتێک بێ بۆ نەفسی تاوانباری خۆم پاشان بۆ ئێوەی بەڕێز کەوا بگەڕێنەوە سەر ئەو عیبادەت و سەر ئەو عەقیدە و بیر و باوەڕەی کە خۆشەویستی خوای لەسەر بووە صلی الله علیه وسلم ئەشهەدو ئەو سەحابەکانی بە شێوازێک پەروەردە کرد ئامادە بوون نەفسی خۆیان هەتا سەحابەی وا بۆ جوعبە خورمای پێ بووە و توێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی هەڵسن بۆ بەهەشتێک خۆتان بدەن بە کوژ لە پێناوی ئیسلامە خورماکەی فڕێداوە فەرمیانە بۆ فەرمی هەتا ئەگەم بە بەهەشت ئەم خورما خۆم زۆری پێچێت ئێمە با نەفسمان بفرۆشین بەخوا ئەمڕۆ لە ساحەی کوردستانە هیچ شوێنێک نییە بە ناوی جەنگ و جیهاد و تەقەکردن و شمشێر هەڵگرتن و چەککردنە شان هیچ شتێکی وامان نییە ڕۆژێک لە ڕۆژان ئەهلی ئیسلام دەسەڵاتیان گردە دەست هەمومانە بێت پیاوێک بین و جەنگاوەرێک بین بەڵام ئەمڕۆ هەر کەسێک هەڵەیە بکات هیچ کاتێک لەسەر ئیسلام حساب نییە ئێمە بێ گەنجەکانمان بگەڕێینەوە سەر عیلم کە عیلمت پێ بوو غەڵەت ناکەیت هەڵە ناکەی شتەکان لە شوێنی خۆیان دانیت بەڵام لە ئەنجامی کەم عیلمیمانە ولا ئەنجامی گوێگرتن لە کۆمەڵێک داعی کە ئەم خۆی لێی تێناگەیە ئەگینا کاتێک کە من گوێ بگرم لە داعیەک ئەگەر عیلمێکم پێبێت زاخاوە بۆ مێشکم بەڵام گەنجێکی تازاڵچوو کە هەروە پێی وتراوە دین عەقیدە کوشتن بڕین کاتێک کە هەڵەیەکەکە لەسەر ئیسلام حساب نییە ئاگداری ئەو بن زمانی خۆمان بگرین هیچ کەسێک لە ئێمە گەنجانێک پەروەردە ناکەین لەسەر تۆنڕەوی بەڵکو پەروەردەیانەکەین لەسەر عیلم لەسەر ئیمان لەسەر گەڕانەوە بۆ ئەسڵی شەریعەت و بە ئەسڵی دینەکە